دوایین بەرهەمتان زوڵقەرنەین بوو. نەخێر دەمێ بزانم لە دوای ئەو چی نووسیوە. لە دوای ئەو ئێستا من لە دوای ئەو مەحموود پاشای جافم نووسیوە هەزار پڕەیە. و من و خۆم و خەڵکم نووسیوە، من و خۆم و خەڵک. ئێستا کتێبێت ترم نووسیوە کەریکەچێتە ژێر چاپ بە ناوی قوفڵ. و ئەم کتێبی قوفڵە هەم بیرەوەری هەم ڕەخنەیە. ڕەخنەی ڕووخێنەر نا، ڕەخنەی سازەندە. یعنی ئەلان مەسەڵەن تۆ ئەگەر بەردێکت لەسەر بەردێ دانایە من بۆ دوو بەردە فڕەدەمەوە بەڕێ نادەم، بەردێکی ترەخەمە سەری. بۆ شێوە من فکرەکەمەوە. بەڵام ئەگەر ڕەخنە قبوڵ نەکرێ سازندەگی ناوێت ئەبەتەن. بۆیە دەڵێم ئەوانەی کە خۆیان بە بەرپرسیارەزان نەخچە چنگیان ناوەڵەکەن با ڕەخنە قبوڵکەن، ڕەخنەی سازەندە. من یەکێکم لەوانە ڕەخنا گرمێسا، وەڵام ڕەخنەکانم سازەندەیە ڕووخێنەر نییە. ئەی دکتۆر خۆت ڕەخنە قبوڵ دەکەی؟ من جنێویشم پێدراوە قبوڵم کردووە. ئەرێ ڕەخنە سەرەتا گوێ لێ بێ. سەرەتایی کە هاتمە من پێش 40-50 ساڵ ڕۆمانی کۆردەرەم نووسی خەڵکا کە کردمیانە دز. خەسەوجام لە کە برتێتی دیوە کوڕە دەماخسس. من پێشمەرگە بووم. من پێشمەرگە بووم. لە کە برتێتی دیوە. ئیتر دوای ئەوە من 130 کتێبەکانم 140 کتێبی چاپکراومەیە. بڕێک کتێبمەیە 25 بەرگە. ئاوە بینی؟ ئەوە دایرەتەل مەعارفە 25 بەرگە. 47 ساڵ تیاییشم کردووە. مێژوویەک یانی مێژووە.